شاعر و نووسەری نەمر ڕەفیق حیلمی لە ساڵی 1898 لە شاری کەرکووک هاتۆتە دنیاوە. هەر لە مناڵیەوە دەستی کردووە بە دانانی هۆنراوەی نیشتیمان پەروەری بە زمانی تورکی کە ئەو سەردەمە خوێندن بە تورکی بووە. لە تەمەنی 15 ساڵیدا بە شیعر و نووسین هاوکاری ڕۆژنامەی حەوادث و گۆڤارەکانی کەوکەب المەعاریف و تەجەدودی کەرکووکی کردووە. ساڵی 1921 بۆ ماوەی 5 مانگ نووسەری ڕۆژنامەی نەجمە بووە کە دەسەڵاتدارانی ئینگلیز بە زمانی تورکی لە شاری کەرکووک دەریان کردووە. پاشان بۆتە نووسەری بەشی تورکی ڕۆژنامەی بانگی کوردستان، هەروەها لە ژمارە 4 تا 13 سەرنووسەری گۆڤاری ئومێدی ئیستیقلال کە ساڵی 1924 دەرچووە. ساڵی 1922 لە هەڵبژاردنێکدا بووە بە ئەندامی دامەزرێنەر و دەستەی بەڕێوەبردننی جەمعیەتی کوردستان. ساڵی 1923 ئەندامی ئەو وەفدە بووە کە شێخ مەحموودی نەمر بە ناوی کوردستانی باشوورەوە ناردوونی ئەنقەرە بۆ سەلماندنی موختاریەتی ئیداری کوردی. ساڵی 1928 لە هەولێر مامۆستای ئامادەیی بووە و کراوە بە دووەم سەرۆکی کۆمەڵەی پشتیوانانی کوردان لە ڕاپەڕینەکەی 6 ئەیلولی ساڵی 1930 سلێمانی لەگەڵ چەند ناودارێکی شارداگیراوە و پاش 6 مانگ ئازاد کراوە. چەند جارێک دوورخراوەتەوە بۆ شارەکانی تری عێراق. ڕەفیق حیلمی خۆی ناوی ڕەفیق بووە، خۆی بە ناوی کەرکووکلیەوە لە قوتابخانەی سەرەتایی ناوی خۆی نابوو کە چووە ئەستەمبوڵ لەوێ خوێنی مامۆستایەکی ناوی عەبدوڵڵا حیلمی پاشا بێ پورزای دایکمە بێ ئەوە ناسناوی خۆی ئاهاتیە حیلمی لەو ساوە بێ بە ڕەفیق حیلمی ئیتر هەر بە ڕەفیق حیلمی ناسراوە. ئێمەش هەر بە ناهیدە ڕەفیق حیلمی و پاکیزە ڕەفیق حیلمی بە ناوی ئەوەوە هەمومان ناونراوین، هیچ پێویستیمان بە ناسناوی تر نەبووە. ناسناوی ئەسڵیمان مەسرەفە، هەمزاغای مەسرەفەوە هاتووە. ئێمە لە خێڵی هەمزاغای مەسرەفین کە لە 12 سوارەی مەریوان بووە. ڕەفیق حیلمی ڕەفیق محەممەد ساڵح باوکی ساڵی 1998 لەدایک بووە کە عینی ساڵی لەدایکبوونی یەکەم ڕۆژنامەی کوردیە، ڕۆژنامەی کوردستان. لەبەر ئەوە لە یادی 100 ساڵەی ڕۆژنامەکەدا یادی 100 ساڵەی باوکیشم کرایەوە و لە هەولێر تیمسالێکیشیان بۆ داناوە لە برونز لەبەر پەرلەمانە. ڕەفیق حیلمی بە 3-4 قۆناغا ڕۆیشتۆ لە جیانیە. یەکەم قۆناغی لاوێتی و گەنجێتی. ڕەفیق حیلمی خۆی دوو خوشکێک و برایەکی ئەبێ لە دایک و باوکی و خوشکێک و برایەکی لە ژنێکی کە ئەبێت. باوکی عەسکەری ئەبێ، دایمە لەسەر سنوور ئەبێ، لەگەڵ سوپای عوسمانی شەڕی کردو و کە سوکاری خۆی ئەوەنە نەدیوە. لەبەر ئەوە کە چێتە دەرەوە ژنێکی تریەنێ غەیری دایکی باوکم لەوە کوڕ و کچێکی ئەبێ. ڕەفیق حیلمی 3 مامی هەبوو، 2 پۆری هەبوو. لە قۆناغی سەرەتایی گەنجێتی و لاوێتی لە سلێمانی و کفری قوتابخانەی سەرەتایی تەواو کردووە. قوتابخانەی ئامادەیی لە بەغاو لە سلێمانی تەواو کردووە. یعنی سەرەتا مامۆستا ڕەفیق حیلمی ئەزانن کەرکووکیە، جا نازانم باو باپیرۆوانێکی چوونە کەرکووک، بەڵام بە کەرکووکی ناسراوە. سەرەتا چونکە پیاوێکی بڵێم پێشکەوتن خواست بۆ هەموو عمری خۆی لەگەڵ پێشکەوتن و گۆڕینی کۆمەڵایەتی و ئەو شتانە بووە، کۆمەڵێک چیرۆکی خوشتی نووسیەوە بە تورکی. بەداخەوانەیمان لەلایەن نییە ئێستا، نازانم چیان لێهاتە بێ. لە ڕۆژنامەکانی بەڵێ بڵێن کەرکووک ڕۆژنامە هەبۆ یەک دوانێ بە تورکی شتی نووسیوە. شێخی نەمر شێمەحموود ناردوێتی بە دوایە کە وەرە ئێرە، هاتوۆتە ئێرە. ئیتر لێرە لەو ڕۆژنامانەی ئەو دەورانە بە کوردیش زوو کەوتۆتە نووسین. ئێنەوە هینەوەیکە کە کوردی نەخوێنەوە، بەڵام کوردێکی جوان و ڕێکوپێکی نووسیوە. لە سەرەتاییە یەکەم و دووەم و ئەوانە وا دیارە لە کفری بووە و باوکیشی لەسەر سنوور بووە کە هاتۆتەوە سلێمانی دیارە لە 3 و 4 و ئەمانە لە سلێمانی بووە.
لە گەڕەکی حوسی گەورە هەبووە لە ناو ڕاستی سلێمانیا گەورەترین حوسە بووە ماڵی باوکی لەوێ ژیاون لەگەڵ کە سوکاری حوسەیەکی زۆر گەورە بۆ درەختێکی زۆر گەورەی تیا بۆ پیانکتۆ دارە ڕەسەکە لەژێر ئەو دارە ڕەسا دایمە چیان خواردۆتەوە و نانیان خواردووە و زۆریان دەسوپێوەن هەبووە زۆریان جوولەکە بوون لەبەرەوە حتا پورم گۆرانی کە جوالارەیان بۆ کردووە زۆر نازدار بۆ و خۆشەویست بۆ و خزمەکاری دەسوپێوەنی تایبەتیان هەبووە گۆرانی بە جوولەکانە بۆیان کتبوو حتا هەیالۆخ و مەیالۆخ دیلمودیلانی شالۆخ هەموو جارێ بۆ گێڕاینەوە لەوێ گوایە باوکی زۆری خۆشویستووە ناوی ناوە ڕەفیق لاو هەر بە لاو باڵی کردو و لاوە برایەکیە بۆ ناوی شەفیق لە باوکی و دایکی ئەو برایە ئەچێ بۆ ئەستەمۆڵ کاتی باوکم لە بەندیخانە ئەبێ لە کۆیەتەوە بۆ لای بچێت بیبینێ نایڵن لە داخە ئەڕاتەوە ئیتر باوکم نایبینێتەوە چەند ئەچێ بە دوایە لە ئەستەمۆڵ و ئەنقەرە و ئەمانە بە دوایە گەڕێن نایدۆزنەوە پێڵێن کوژراوە لە شەڕ و شتا کوژراوە ئیتر زۆر ئەڵێن جل و بەرگ و شتی جوانی لەبەر کردو وڵاخی تایبەتی هەبووە و سایسی تایبەتی هەبووە لەو جوولەکانە و حتا ڕۆفایلێک هەبوو زەرەنەت لە سلێمانی ئەنگوو باوکی ئەو خزمەتی باوکم بۆ کە ئەو سایسی بۆ هی وڵاخەکەی چەندین ساڵ پاش ئەوە من لە بریتانیا وەکو تەلەبە بووم تەلەبەم ئەدی کە باوکیان مەسەلا ڕەفیق حەلمی ناسیوە تەلەبەکە خۆی پێوتم تۆ کوڕی ڕەفیق حەلمی باوکم لە عەمارە ئەیناسی باوکم لە بەسرا ئەیناسی باوکم لە نەزام چی چەندین خەڵکم دیوە کوردی فەیلی کوردی خانەقینی مەسەلا لە ئەوروپا لە کۆبوونەوەشتا هەر لەگەڵ ئەیان زانی من کوڕی ڕەفیق حەلمیم باسی ئەویانە کرد کە چۆن ڕەفیق حەلمی وەختی خۆی وەزیفەی بۆ دۆزینەوە وەختی خۆی لە گرتن نەجاتیاون واستەی بۆ کردوون بۆ ئەوەی کە مەسەلا لە حەبسخانە دەرچن و زۆر خەڵکی خستۆتە وەزیفەوە پارەی یاونەتێ کە کاتێ خۆی پارەی نەبووە ئەوەی کە هەی بۆ یاوەتی بە خەڵک کردوونی بە مامۆستا یان نردوونی بۆ ئەملا ئەولا یعنی کاغەزی ڕەفیق حەلمی لەلای هەموو کەسێک ئەی خوارد کاغەزێکی بنووسیا بۆ یارمەتی یەکێک ینی ئەو کەسە بە تەکید ئەو ئیشەی دەزەکەوت لەبەرەوە حرمەتێکی زۆر گەورەی هەبوو جا هەزارەها مامۆستای لەژێر دەستی خۆیان پەروەردەکردووە بە ڕەفیق حەلمی بە چەند زمان کتێبوشتی نووسیوەتەوە خۆی تورکی و کوردی و فارسی و عەرەبی و فڕەنسیزی ئەزانی بەم زمانانە کتێبی نووسیوەتەوە و تەرجمەشی کردووە لە یەکێکە و بۆ یەکێکی تر لە قوتابخانەی ئامادەی لە بەغا خۆی ئامادەیەکە بچێ بۆ ئەستەمۆڵ حەربیە بخوێنێ لەوێ مامۆستایەکی ئەوێ سوالێک حەلکە سوالەکەی بۆ حەل ناکرێ باوکم حەلیەکە مامۆستاکە پەس دەبێت لێی پێی ناخۆش دەبێت لە بەرچاوی تەلەوەکان تەریقە بێتەوە لەبەر ئەوە پێی ئەڵێ تۆ خەڵکی کوێی ئەڵێ خەڵکی سلێمانی ئەویش دەڵێ ئەمە بۆیە وا حەل کرد ئەوە نێواکەن بە کوردەکە ئەڵێن دەزەبا بە بەردەمیا بۆ گۆکەیکەی ئەڵێ ڕەفیق حەلمی ئەڵێ ئەوە نەپەست بووم جنێوێکم ما بە مامۆستاکە کە خۆم تەریق بوومەوە دوایی چۆن ئەو جنێوە ماوە لەسەر ئەوە ڕقی لێ هەڵەگرێ ئەڵێ ئەبێت چروکی کەن بە دکتۆرەکە ئەڵێ دکتۆری قوتابخانەکە بۆ ئەمەی نەچێ بۆ ئەستەمۆڵ کابرا چروکی ئەکا نایڵن بچێ بۆ ئەستەمۆڵ ئەکادیمیای حەربیە تەواوکە لەبەر ئەوە قەرارە هین ئەندازیاری بخوێنێ هەر بچێ بۆ ئەستەمۆڵ بەڵام ئەندازیاری بخوێنێ لەبەر ئەوە ئەبێ قوتابخانەی ئەعدادی مەدەنی بخوێنێ ئەگەڕێتەوە سلێمانی 2 ساڵ لەوێ ئەعدادی مەدەنی ئەخوێنێ ئەچێ بۆ ئەستەمۆڵ لەوێ لە زانکۆی قوستەنتینیە بەڵگەنامەی بەرز وەرەگرێ لە ئەندازیاریە لەبەر ئەوە دایما بوو بە مفتشی اختصاصی ڕاضیات و دەرسی ڕاضیات و شتێک ساڵی 1940 مفتیشی دەستەی پشکنینی ناوچەی باکوور بووە پاشان بووە بە بەڕێوەبەری ئەمانەی بەغداد ساڵی 1950 کراوە بە ملحەقی ڕۆشنبیری باڵێزخانی عێراق لە تورکیا مامۆستای نەمەر دامەزرێنەری ئەم کۆمەڵانە بووە کۆمەڵەی دانان و وەرگێڕان و بڵاوکردنەوە کارەساتی لافا و کۆمەڵەی هانایی زستان
ساڵی 1935 کورد و مەسئلەی سەحەفحاتدنی بە زمانی تورکی بڵاو کردوێتەوە و ساڵی 1940 بەرگی یەکەمی شیعر و ئەدەبیاتی کوردی کۆ کردوێتەوە و چاپی کردووە کە یەکەم جار بووە لە مێژووی کورد و زمانی کوردیدا کارێکی وا بکرێت. هەروەها 6 بەرگە دانسقەکەی یاداشتی مامۆستای نەمر سەرچاوەیەکی ڕەسەن و بەسوودن بۆ ڕوونکردنەوەی لاپەڕەکانی نەتەوەی گەلی کورد. هەروەها کتێبی جوگرافیای پۆلی دووەمی ناوەندی وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی و کتێبی خوڵاسەی مەسئلەی کوردی لە فەڕەنسیەوە وەرگێڕاوە. ساڵی 1960 کتێبی شێعری بەغدای پاش تەموزی بڵاو کردوێتەوە. ئەم مامۆستا پایە بەرزە ڕۆژی 4 ئابی ساڵی 1960 کۆچی دوایی کردووە. سەرۆکی حزبی هیوا بووە. ڕەفیق حلمی مامۆستا و ئەدیب و نووسەر و ڕەخنەگر و لە ژوور هەموویانەوە سەرۆکی باڵا. لە دواییها ئەم سەرۆکی باڵایەش لێگەمەوە کە چییە؟ کوردێکی ڕاست و پاک و بێغەلوغەش. ئەو پیاوە لێکی بیتەوە لە هەموو کەس ئەتوانم بڵێم ڕۆشنبیرتر و خوێنەوارتر و زیرەکتر و تێگەشتووتر بوو. زۆر پیاوێکی بە قابلیەت بوو، بێجگەل لەوە پیاوێکی پاک بوو، پیاوێکی ڕاست بوو. دوای دەستکەوتی مادی و یا دوای مەنسەب و ئەوانە ناکەوت. زۆر 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 حتا گەیشتە پلەی ئەو وەختە مدیری معارفیان پێوە، واتە بەڕێوەبەری تەربیە، وەکو لێرە مدیری تەربیە. بێجگەل لەوە ئەو پیاوە گەیشتە ئاخرشت گەیشتە پلەی ملحەقی سەقافی عێراق لە ئەنقەرە. ئەیژەوەرە نەمایەوە، لە دوایە تر لە ساڵی 1960 بزانم وەفاتی کرد. ڕافیق حلمی یەکێک لە زانا و بیرمەندە گەورەکانی کوردە کە خاوەن مێژوویەکی 50 ساڵەیە لە خەبات و تێکۆشان بۆ نەتەوەکەی و لەو پێناوەشدا کە خولیا و ئارەزووی تەواوی هەبوو کۆڵی نەدا. ئەمەش لە خوێندنەوەی یاداشتەکانیدا دەرکی پێدەکەی. ڕافیق حلمی لە پێشەکی یاداشتەکەیدا دەڵێ دەمێک بوو ئەمویست مێژوویەکی تۆمارکرا و پەسەند و زانایانەی وا بنووسمەوە کە گومان و دوودڵی تیانەبێ. لەبەر ئەوە لە ساڵی 1933دا دەستی کرد بە ڕێکخستنی بەرنامەی نووسینەکەی. لەو کاتەدا کە ئەندام بووە لە کۆمەڵەیەکی زانیاریدا لەگەڵ هەندێک لە ڕۆشنبیرانی ئەو ڕۆژە لە مووسڵ وەک دکتۆر مەجید جزوری و دکتۆر مەحموود چەلەبی. دەروێش مقدادی یەکێک لە ئاواتەکانی هێنانەدی ئەلئەکراد بوو کە باسی مێژووی کۆنی کوردی کردووە بە زمانی عەرەبی، کە ئەمەش لایەنی زمانەوانی ڕەفیق حلمی دەردەخات کە چەند زمانزان بووە. نووسینی ئەم کتێبە بۆ ئەو سەردەما یەکەم کتێب بووە بە زمانی عەرەبی لەسەر کورد نووسرابێ. هەوێنی یاداشت کە یەکەم بەرگی لە ساڵی 1956دا بڵاوکرایەوە لەو کتێبە عەرەبیەدایە. بە دوای ئەلئەکراد کورد و مەسئلەی سەفحاتدنی بە زمانی تورکی لە شاری بەسرە بڵاو کردەوە، لە کاتێکدا لە بەسرە مدیری مەعاریف بووە کە لە ئێستادا دەکاتە بەڕێوەبەری پەروەردە. دواتر ئەم کتێبە لە زمانی تورکیەوە وەرگێڕدرایە سەر زمانی عەرەبی بە ناوی مەسئلە الکوردیە کە وەڵامێکی زانایانەی دکتۆر شوکری سەکبان دەداتەوە لەسەر کێشەی کورد. ڕافیق حلمی خوێنەرێکی بەتوانای سەردەمی خۆی بووە
زۆر ئەوداڵی مێژووی گەلەکەی خۆی بووە، هەر بۆیە لە گەڕان و بەدووادا چوون کۆڵی نەداوە و گەلێ سەرچاوی بە زمانی بێگانە خوێندوێتەوە کە ڕۆژهەڵات ناسان لەسەر کورد نووسیوانە، ڕاوسەرنجی خۆی دەربڕیوە لەسەر ئەم نووسینانە. ڕەفیق حلمی زۆر ژیرانە هۆکارەکانی جەنگی یەکەمی جیهانی و کاریگەریەکانی لەسەر کورد باس کردووە. دوای کۆتایی هاتنی جەنگ وەک مێژوونووسێکی بودبین و ئاگادار لە ڕووداوەکانی سەردەم دەستی کردووە بە تۆمارکردن و نووسینەوەی مێژووی ئەو دەمەی کورد کە خۆی بە چاوی خۆی بینیونی یان بەشدار بۆ تیایدا، بە تایبەت دوای گەڕانەوەی لە ئەستەمبوڵ پاش جەنگەکە. یادەهەشت لە ڕاستیدا تەنیا بیرەوەری ڕووداوەکانی دەورانی مەلێک مەحموود و بەسەرهاتی کورد نییە پاش جەنگی یەکەمی جیهانی، بەڵکو بیرروباوەڕی زانایەکی سیاسی و ڕاستیخواز و کورتپەروەرێکی بێهاوتایە لە مەیدانی مێژووی سیاسەتدا. ئەچێ بۆ ئەستەمۆڵ لەوێ پەیوەندی ئەکا بە حزبی هێوی پیاڵێن، لەوە سەوە حزبی هیوا هاتووە، لەوێ پەیوەندیان پێوە کاو ئیشیشیان بۆ کاو چالەکیکی زۆریشی ئەبێ ئەینێرن بۆ حەڵەب بە ئیشێکی تایبەتی. ئەڵێ هەرچەند من قوتابێکی کورد بووم لە تورکیا و ئەو سامەترسی هەبووە لە سیاسەتە، لە ڕەغمی ئەوە بە پێی ئەو ڕاستپاردەیە کە نردومیان بۆ حەڵەب هەموویم جێبەجێ کردو بە ئازایی و نەترساوم و گەڕاومەتەوە ئەستەمۆڵ بۆ تەواوکردنی خوێنن. ئەڵێ تا ئەو کاتە من نەمزانیوە ئەرکی نیشتمان پەروەری لەسەر ئێمەیە، زانیمە کە درێغیمان کردووە کە قوتابیانی هێوی دیوە و ئەندامانی هێوی. کتێتی لەو ساوە بڕیارم ماوە ئیتر بۆ نیشتمانەکەم ئیس بکەم و بۆ نەتەوەکەم، کە گەڕاوەتەوە سلێمانی قەراری یاوە کە بۆ نیشتمان پەروەری و خەباتی نەتەوایەتی ئیس بکە ئیتر. ڕەوتی ژیانی ئەم مرۆڤە سەرکەوتووە بەڕاستی هەموو کەسێک سەرسامەکە ئەگەر بە تەواوی بچێتە قوڵایی ئەم مرۆڤەوە. بۆ نمونە ئەندامی کۆمەڵەی زانیاری بوو کاتێک لە مووسڵ بوو، بە ناوی تەرجومانەوە لە سیاسەتا بەشدار بوو. بەشداری گفتوگۆ نەهێنیەکانی ئەو سەردەمە بوو کە لەگەڵ ئینگلیزی داگیرکەرا ئەکرا. وەک سیاسیەک مێژووی نووسی و لەوانە ئەلئەکرات وەکو نامیلکەیەک گاوکو کتێبێک کە لەو سەردەمانەدا نووسیەوە. سەیری کەن بە تورکی کورد مەسئلە سی سەفحاتندا لە بەسرە نووسیەوە، لەو کاتەدا لە مووسڵ شتێکی کردووە، لە بەسرە شتێکی کردووە، لە بەغدا شتی گەورەتری کردووە، لە کاتی شۆڕشەکانی کووردا ئەوە شتی گەلێک باڵا و مەزن و کاریگەری لەم مرۆڤە سەرکەوتووە وەشاوەتەوە. لە طبعاً وەکو وتم پیاوێکی نووسەر بوو ڕەفیق حلمی، پیاوێکی بە قابلیەت بوو. لە جەمعیەتی وەختی خۆی حاجی مستەفا پاشا لە زمانی وەبزان مێدەرسۆ نابوو کە کۆمەڵەیەکیان دروست کرد بە سەرۆکایەتی حاجی مستەفا پاشا یا مولکی و انتخابات کرا بۆ هەڵبژاردننی ئەندامەکان. ڕەفیق حلمی لە هەموویانی زیاتر دەنگ وەرگرت. ڕەفیق حلمی لە دامەزراندنی جەمعیەتی کوردستان لە سلێمانیدا دەڵێ دوای کەوتنی وەزارەتی فەرید پاشا لە ئەستەنبوڵ و سەرکەوتنی ئەستێرەی مستەفا کەمال بە یارمەتی ئینگلیزەکان، مستەفا پاشای کورد هات بۆ سلێمانی. لە کاتێکدا هەواڵی ئەم ناوە گەیشت بووە ڕادەیەکی زۆر ناخۆش و تێکەڵ و پێکەڵ، چە بە فکری بربەستدا نەوی پڕ و پاگەندەی تورکیەتی و زیندووکردنەوەی هۆشی میلی کورد، چە بە بیری ڕێکردنەوە بۆ تەقەلایەکی تازە لە پێناو سربەخۆیی کوردستان دامەزراندنی کۆمەڵێکی کوردی هاتبوو بە بیرە. بۆ ئەمە بەستە لەلایەن مستەفا پاشاوە لە مزگەوتی سەید حەسەن کۆبوونەوەیەکی گەورە بەسرا. لەم کۆبوونەوەیدا هەموو نەوع پیاوێک لە خەڵقی سلێمانی و گەلێک لە ڕئیس عەشیرەتەکانی پشدەر و جاف و پیاوە ناودارەکانی دەور و پشت بانگکرابوون و کۆببوونەوە.
مستەفا پاشا لەم کۆبوونەوە گەورەیەدا وتارێکی دوور و درێژی بە کوردی خوێندەوە و بیری دامەزراندنی کۆمەڵێکی خستە پێشەوە. ئەم بیرە لەلایەن هەمووانەوە بە باش زانرا و بڕیاردرا کە هەر لەو جێگەیەدا بە دەنگی سڕی ئەندامەکانی کۆمەڵ هەڵبژێڕێت. لە ئەنجامی کۆکردنەوەی دەنگەکان ئەندامانی دامەزرێن هەڵبژێڕان کە بە پێی ژمارەی دەنگەکان بەڕیزەوە ئەمانە بوون: ڕەفیق حلمی، ئەحمەد بەگی تۆفیقباگ، فایق باگ، شێخ مەحموود گوڵانی، شێعەلی سەرکار، ساڵح قەفتان و سەدیقی عەلەکە. واش بە باش زانرا کە مستەفا پاشا سەرپەرشتی ڕیاسەتی ئەم کۆمەڵەیە بکات. هەرواش بڕیاردرا کە کۆمەڵە بە جەمعیەتی کوردستان ناوبنرێت و بە ناوی بانکی کوردستانەوە غەزەتەیەک دەربێنێت کە بڵاوکەرەوەی بیر و باوەڕ و زمان حاڵی کۆمەڵە بێت. ئەم غەزەتەیە بە 3 زمان واتە بە کوردی و فارسی و تورکی ئەنووسرا و ژمارەی یەکەمی لە 2 ئۆغستوسی ساڵی 1924 زاین بڵاوکرایەوە. من لە غەزەتەکەدا نووسینی کوردی و فارسی و بە تایبەتیش تورکی خرابوو ئەستۆم. عمری 10 ساڵیە لە کەرکووک شعرێکی خوێنێتەوە کە استقبالی جەنازەی هینی کردووە، شێخ سەعیدی باوکی شێخ مەحموود. باسی ئەوە کەن کە چۆن لەو عمرا شعرێکی وای خوێنێتەوە کە ئەو عالەمی کردوتە خستۆتە جۆش و گریان بۆ ینی لە ناحی نیشتمان پەروەریەوە. ینی من خۆم شخصیەن تەنها یەک شتم زۆر باش بیرە کە لە ئەعدادیەی مرکزی بووم، ئەو لەوێ مدیر مختی خۆی مدیر بووە. مامۆستاکانم هەموویان تەلەبەی ئەو بوون. مامۆستای ریاضیاتم نەبوو کە تەلەبەی ئەو نەبوو. گەورەترین مامۆستای ریاضیاتمان کە محەممەد عەلی ڕاجی کوبە بۆ ئەو زەمانە شانازێکی زۆر گەورەی بە ڕەفیق حلمی کرد، ئەیوت کە ڕەفیق حلمی فێری ریاضیاتی کردو ئەمانە. جا ڕۆژێکیان هەر ئەو مامۆستایە بە باوک مەڵێڵێ فەریدوونی کورد باش نییە لە موسەلەساتە، 45 لە ساڵ وەرگتووە. منی هاتەوە ماڵێ وتی ئەو بۆچی بە خراپی لە موسەلەساتە؟ وتم بەخوا تێناگەم، ینی مۆزوعەکە تێناگەم. وتی وەرە دانیشە بزانم سوالەکانتمەوە بێنم بزانم چییە. ئەو دەرسەی کە پێی وتم ماوەی سەعاتێکە باوەڕ کە لە حیاتما هیچ دەرسێکی وام وەرنەگرتووە لە هیچ کەسێکەوە. لە ماڵەوە لە زەرفی سەعاتێکە هەر ئەوەش بوو. لەو ڕۆژەوە ئیتر من یەکەمی مەرکەزیە بووم لە سنفی 5 بەعسەم وەرگرت بۆ بریتانیا. ئەوە تا ئێستا دکتۆراشم هەیە لە علمی نظام و لە ریاضیات و لە علمی کۆمپیوتەر و ئەمانە هەمووی بەسایی سەری ڕەفیق حلمیەوە بوو کە ئەو تۆزە دەرسەی پێوتم و تەشجیع کردم کە ریاضیات ئەو شتە نییە کە ئینسان لێی بترسێت و هیچ شتێک نییە لە دنیا کە ئینسان نەتوانێت بیکات. تا ئەو ڕادەیە لەو سەردەما لە عێراقا کە یەکێتی نووسەرانی عێراقی دامەزرا، ئەو کرا بە جێگری سەرۆکی یەکێتی نووسەرانی عێراق. ئەنجا ئەگەر ئەم کابرایە شایستەترین کەس و بەڕەوشترین و هێمنترین و سەرکەوتووترین نەبوایە لە عێراقا ئەکرا بە جێگری سەرۆکی نووسەرانی عێراق لەو سەردەمەدا نەئەکرا، بێگومان کراوە بوو لە سەردەمەکانی پەنجاکان و شەستەکاندا و هەروەها چلەکانیش تێکەڵ بوو لەگەڵ دێموکراتخواز و ئازادپەروەرەکانی عێراق. دوور بوو لە شۆڤێنزمەکانی عەرەب، دوور بوو لە کۆیلەتی بۆ نظامی عێراقی، دوور بوو لە بەندایەتی بۆ پلەپایە، چونکە ئەو کابرایە خۆی بە توانایی خۆی یەخەیان ئەگەر بۆ ئەوەی جێگە پڕکاتەوە. لەگەڵ مستەفا پاشا یا مڵکی کە یە زمانی شێخ مەحموود پەرستی پەروەردە ئەکا، ئەو ڕەفیق حلمی ئیسوکاری معارفی لەگەڵەکە 4 قوتابخانە ئەکاتەوە. دوانی بە ناوی مەحمودیە و قادرێ شێخ مەحموود و شێخ قادر، دوانی بە ناوی لەطیفیە و ڕەوفیە هی سەرەتایی، دوانی ئەعدادی. ئەڵێ ئیتر لەگەڵ ئەوە خەریک بووم لە ئیسوکاری پەروەردە، لە ئیسوکاری ڕێخستنی معارف. باسی ئەوە ژەکا کە سمکۆ هاتۆ بۆ سلێمانی لە پێشوازیە
مستەفا پاشا داوای لێ کردو شعرێک بۆ پێشوازیەکەی خوێنێتەوە شعری پێ لەبەر کردوون تا بەیانی و باسی کردو چۆن ئەو پێشوازیە کراوە وەصفی وای کردووە لە پێشوازی شێخ مەحموود و لە پێشوازی سمکووا کە هەر بۆ فیلم سینەمایی باشە ئستا ئەو یاداشتانە بکەن بە فیلم گەورەترین فیلمی نەتەوایەتی کوردی تیا دەرەچێت خۆزگەوان کردایە چونکەنەوە وەصفی هەیە بە ویدیۆ جوان ناگیرێ ئەوەنە دیمەنەکانی جوان وەصف کردو و باس کردووە لە ساڵی 1923دا سەرۆکایەتی وەفدێکی حکوومەتی خواروی کوردستان دەکات بۆ وڵاتانی دەرەوە بە تایبەت تورکیا بۆ ناساندنی کێشەی کورد و چەسپاندنی خودموختاری بۆ کوردەکانی ژێردەسەڵاتی دەوڵەتی تازە دروستبووی تورکیای ئەلمانی لە ڕێکەوتنامەی لۆزاندا. هەرچەندە لەم سەردانیدا چاوی بە زۆرێک لە سیاسیەکانی تورک دەکەوێت بەڵام بە هیچ شێوەیەک ئامادە نەبوون کێشەی کورد وەک کێشەیەکی سیاسی لەبەرچاو بگرن. هەرچەند لەم سەفەرەیدا چاوی بە سەرۆک وەزیرانی تورکیا کەوت. هەر لەم سەفەرەیدا دەبێت کە هەواڵی ڕووخاندنی حکوومەتی خواروی کوردستان دەبیستێت بە دەستی ئینگلیزەکان و بۆردومانکردنی شاری سلێمانی و چۆڵکردنی شار لەلایەن مەلیک مەحموودەوە. ڕەفیق حلمی زۆر دڵگران دەبێت لەگەڵ ئەوەشدا گەڕایەوە بۆ کوردستان و درێژەی بەکاری سیاسی خۆیدا. ڕەفیق حلمی هیچ وەخت لایەنگری دەوڵەتی عوسمانی و دەوڵەتی تورکیای تازەی نەکردووە پێی وا بووە کورد دەبێ هەنگاوی گرنگ لەم بوارە سیاسیە تازەیەدا بنێت خۆی نزیک بکاتەوە لە ئینگلیز و ڕۆژئاوا و پێی وا بوو کە ماوەی 400 ساڵ ژێردەستەی تورک لە دەوڵەتی عوسمانیدا نەیانتوانیوە هیچ بۆ کورد بکەن ئێستاش تورک نایەوێ هیچ بۆ کورد بکات هەر بۆیە زۆر ڕقی لە جلخوارەکان بوو کە مەبەستلەی لایەنگرانی دەوڵەتی عوسمانی بوو لە کوردستاندا. پەیوەندیەکانی بە شێخ مەحموودەوە ڕاستەوخۆ بوو. دەستێکی گەورەی لە دامەزراندنی کۆمەڵەی سربەخۆیی کوردستاندا هەبوو. هەروەها لە جەمعیەتی کوردستان لە دواییدا. نووسەرێکی کاریگەری ڕۆژنامەی بانگی کوردستان بوو. هەروەها دوایی ئومێدی ئیستیقلال. کەواتە ئالەمانەدا ئەگەر بچین بەلای ئەم چالاکیە ڕۆشنبیری و ئەدەبی و مێژوویی و سیاسی و نەتەوەیانەی مامۆستای نەمر مامۆستای بلیمەت ڕەفع حلمیدا ئەبێ بۆ هەر یەکێک کتێبێک و بۆ هەر لایەنێک چەندین لێکۆڵینەوە لەسەر ئەم نەمرە بێتەکایەی دەرخستنی کاریگەریەکانی ڕەوتی ڕزگاری خوازی نەتەوەیی و نیشتمانی و مرۆڤپەروەری کوردەوە. بەڕاستی بەداخەوە من لێرەدا ئەچم بەلای ئەوە کە تا ئێستا ئەکادیمیستەکان زانکۆکانی کوردستان ئەو بایەخە گەورەیان وەکو پێویست نەک بایەخی گەورە وەکو پێویست بایخیان بەوە نەداوەکە بەسەرهاتەکانی ئەم بلیمەتە ئەم زانایە من وتومە ئەم کابرایە زانایەکی ماتماتیکی بووە کە لە سیاسەت دواوە وەکو ماتماتیک حسابی کردووە کە لە مێژوو دواوە وەکو بیرکارێک چونکە خۆی لە سەرەتادا پسپۆڕێکەی لە بیرکاریدا بوو. محمود ئەمری پێکە کە تەرجمە بکە نێوان ئینگلیزەکان و شێخ مەحموودە و نێوان ئینگلیزەکان و سەرخێڵەکانی کوردستان و ئینگلیزەکان داوای لێەکەن کوردی و فارسیان پێ بڵێ لەمانە باسی دوانی کردووە مێجەر نۆئێل و کاپتن بیل مێجەر نۆئێلی زۆر باس کردووە کتێتی خزمەتی کوردی ویستووە حتا کە ویستێتی بچێ بۆ تورکیا بۆ ناو کوردەکان ویستێتی ڕەفیق حلمی بەرێ بەڵام ڕەفیق حلمی گرانەتێ گرتوێتی نەیتوانیوە بچێ دکتۆرەکەی خۆی کتووە ئەبێ ئاگال لێ بێت تایەمەوە کاپتن بیلی باز نەکردو کتێتی زۆر بە تڕوفیز بووە زۆر هەڵسوکۆتی جوان نەبووە
بەڵام هەر ئقناعی کردو دەرسی فارسی و کوردی پێ بڕێ و لەگەڵی بگەڕێ لە ڕەواندز و کۆیە و ئەمانە کە چوونەتە کۆیەوە شەڕی شۆڕەشی شێ مەحموود دەستی پێ کردووە ڕەفیق حلمی ئەگرن ئەی خەنە بەندیخانەی کۆیە تاکو نەفێکرێت شێ مەحموود ئەم لە بەندیخانە ئەمێنێتەوە ئەو برایی تاقە برایەتەوە لە تورکایە بیبینێ نایڵن بیبینێ لە داخە ئەگەڕێتەوە ئیتر ئەگەڕێتەوە لەوێ ئەکوژرێ باوکم کەوێتە دەرێ لە بەندیخانە ئەچێ ئەگەڕێ بە دوایە نایدۆزێتەوە ئیتر قەت باسی نەکردو قەت باسی کە سوکاری خۆی نەکردووە نەدایکی نەباوکی نەکەس هەر لە پورمان بیستۆ لە پورمان و لە دایکمان هیچ باسی عشیرەتی خۆی نەکردو خزم کە سوکاری خۆی نەکردو هەر باسی کوردایەتی و نەتەوایەتی و نیشتمان پەروەری بووە لێرە وەک سکرتێری شێخ وابووە وەک سکرتێری شخصی شێ مەحموود وابووە لە پێشوازی خەڵقا لە هاتنی خەڵکا یعنی ئەوەتان دیوە من وتارێکم هەبوو لەسەری ئێستا نایدۆزمەوە ئەزم ڕۆشنبیری نوێ کامیان بوو گەشتی ڕەفیق حلمی و قەڵەم سەر نووسینەکانی لە هاتنی قارەمانی کورد اسماعیل خانی سمکوا ئەو لەو پێشوازیە بۆ کە سمکۆک و سەرۆکی دەوڵەتێک لێرە پێشوازی کراوە بەڵام خۆی لە یادداشتەکانی وەسفێکی ئەو پێشوازیە ئەکا کە هەر شایانی نووسینەوە و شایانی ئەوەن کە بکرێن بە سەرەتای جۆرێک فلیمێک لەو هاتنەی سمکوا بۆ سلەیمانی کە سمکۆ قارەمانێکی کووردە و من لەگەڵ هیچ هەندێشتی ئێستا کە پێی بوترێ لەگەڵ ئەوانە ئەنیمیانی کە ئەو ڕەمزانە ئەو نمونانەی خۆمان سوک بکەین خۆمان بکەین سمکۆ قارەمانێکی گەورەی کووردە چونکە کورد دوشمنی زۆرە لە پاشێ مەحموود کە حەبسە کرێ ڕەفیق حلمی لە بەندیخانەیەتە دەرێ وەزعی باش نابێ ئیش و کاری نابێ لەبەرەوە چێ بۆ کەرکووک بۆ لای مامەکانی یارمەتی ئەن بازرگانیەتی بکە کە شێ مەحموودیەتەوە لە خۆشییا ڕاکایەتەوە سلێمانی لەو وەختا مستەفا پاشا یا مڵکی جەریدەی کوردستان دەریێنێ و جەمعیەتی کوردستان ئەکاتەوە ڕەفیق حلمی یەکەم کەسە بێ هەڵەبژێرێ بۆ ئەو جەمعیەتە بە دامەزرێنەری و لە جەریدەکەشا ئیژەکات بەڵام پاش ماوەیەک مستەفا پاشا وازیێنێ لە جەریدەکە ئەڵێ زۆرم پێ ناخۆش بۆ زۆر زەروری بووە خۆی کێشێتە دواوە لە جەریدەکە کە شێ مەحموود لە منفا بێ باوکم یێتە بەغا بۆ ئیشوکاری شتی بازرگانی بکڕێ بچێتەوە کەرکووک یا سلێمانی ئیش بکە لەوێ حەمدی بەگی بانیەت بۆ بەغا ئینی زەکان وعدیانێ بیکەنە جێ شێخ مەحموود ئەو باسی ڕەفیق حلمیە بیە خۆی سلێمانی نەدیوە کوردی نازانێ خەڵقی سلێمانی نایناسن لەبەر ئەوە ئەنێرێ بە سوێن باوکما ئەبیەکەوە چالاکە وا لەگەڵ شێ مەحموودیشی کردو و وا کوردایەتیەکە ئەنێرێ بە سوێنە لە بەغا دوسێ جار دیدەنی ئەکا پێ ئەڵێ کۆمەڵێکی بۆ بکە لە سلێمانی بەڵکو بینەسێ بە کوردەکان ئەوی ژەگەڕێتەوە سلێمانی لەگەڵ ماجد مستەفا و مەحموود جەودە زۆر ڕەفیقیە بن لەگەڵ ئەوانەوە هاوڕێکانی کۆمەڵەیەگەکا بە ناوی سەربەخۆیی کوردستان کاتی پێ ئەگەڵس کۆمەڵەکەوتەوە ئەبێ ئەنێرێ بە سوێن حەمدی بەگا بێت سەرۆکایەتی هینەکە بکە ئایانەوەی ڕەفیق حلمی بکەن بە سەرۆکایەتی ئەو کۆمەڵەیە ئەڵێ نە حەمدی بەگێتەوە ئەو ئەکەیت حەمدی بەگێتەوە سلێمانی ئەوڕیان لێ ناتەوە وەکو بترسی قسەیان لەگەڵ ناکە لە سەرمان سوڕەمێنێ بۆ وایە تومەز ئەمە لە ژێرەوە حەمدی بەگ لەگەڵ تورکەکان خەریک بووە لەگەڵ ئەوان ئاز بێتەوە بگەڕێتەوە تورکیا ئینگلیزەکان شتی لێەکەن لەبەرەوە دەسی لێبەرایان ئەڕاتەوە تورکیا حەمدی بەگ دیسانەوە ڕەفیق حلمی ئەکەوێتە ئیشی بازرگانی و ئەوانە تا شێخ مەحموودیەتەوە لە پێشوازی شێ مەحموودە حازر ئەبێ خۆی ئەبێ بە ڕئیسی تەشریفات ئەڵێ ئەچمە سەرمێزێک خوتبەیەکی وام ماوە قسەم بە ئینگلیز کردووە کە خراپیان کردووە لە
دەوری یەکەمیان باسییان تەسەڕف لەگەڵ نەکردو بۆیە سێ مەحموود شۆڕەتی کردووە و دیسانەوەی لۆمەی سێ مەحموودسم کردووە چووکە کە سوکاری و ناسیاوی خۆی و ولادی و ئەمانەی نزیک خۆی خستۆتەوە و ئیتر بیری لە دوا ڕۆژ نەکردوێتەوە و لە سیاسەتە ئەوەنەی نەزانیوە ئەڵێ لەسەر ئەو مێزەوان خۆتبە کە بە حماسیاوە خەریک بووم بکەمە خوارێ فرمێسک بە چاومە هاتۆتە خوارێ. ڕەفیق حلمی خاوەنی کەسایەتیەکی بەرز و زمانزانێکی بێهاوتا بوو، لەگەڵ ئەمەشدا وردبین و پێشبینیکەرێک بوو دوور دەیڕوانی، هەر بۆیە زۆر جێگەی باوەڕ بوو لە لای مەلیک مەحموود. لە هەموو کێشە و کارەکاندا مەلیکی کوردستان پرسوڕای پێدەکات. هەرخۆشی لە بەرگی دووەمی یادداشتدا باسی ئەوە دەکات کاتێکە شۆڕژگێڕی کورد سمکۆیشکاک سەردانی حکوومەتی خوالی کوردستان دەکات و پێشوازیەکی شاهانەی لێ دەکرێت، بۆ شەو مەلیک مەحموود دەینێرێت بە دوایدا و لەو سەر و بەندەدا بیری نوێ لە ناو گەنجانی شاردا بڵاو ببووە. هەر بۆیە ڕەفیق حلمی دەکەوێتە گومانەوە بەرامبەر بە بانکردنی لە درەنگ وەختەی شەودا. ڕەفیق حلمی دەڵێ کاتێ چوو مەلیک خۆی زۆر تووڕەپیشاندا و بە دەنگێکی ناڕەزاییەوە ڕووی تێکرد و وتی ئێوە چیتان لە ئێمە دەوێت، بۆ دەبێت حکوومەتەکەمان بڕوخێنن. کۆمەڵێک لەم قسانە کە من تا ئەو دەمە نەمبیست بوو مەلیک لە من تووڕە ببێت، کە دواتر زانیم و هەرخۆشی دوای تەواوبوونی کۆبوونەوەکانی ئەو شەوە بانگی کردم و سوپاسی کردم کە ئەو تەنها مەبەستی تاقیکردنەوەی ڕەفیق حلمی بووە و دڵی هیچ نەکات. ڕەفیق حلمی دەڵێ کاتێ مەلیک تووڕەبوو سمکۆیشکاک بە زەردەخەنەیەکەوە ڕووی لە شێخ مەحموود کرد و وتی ڕەفیق حلمی خەڵکی چاکە و نیشتیمان پەروەرە و دۆستێکی نزیکی خۆمانە، هەر بۆیە فەرمویان ئێمە ئەم شەو بۆیە بانگی تۆمان کردووە تا ڕاوێژت پێ بکەین لەسەر هەڵوێستمان بەرامبەر بە تورکیا لە ئێستادا و دواتر من سەرۆکایەتی ئەو وەفدە بکەم بۆ تورکیا. لە پارتی هیوا لە ساڵی 1939 کە پێکێنرا پارتی هیوا ئەوان خۆیان چوون داوایان لە مامۆستا ڕەفیق حلمی کرد ببێ بە سەرۆکی پارتەکە، چونکە بینیان پیاوێکی تێگەیشت و سیاسی مسەقف، پیاوێکی پاک و ڕاست بوو بە سەرۆکی باڵا. ینی فعلا ناویان نا سەرۆکی باڵا و بەڕاستی ئەو پیاوە سەرۆکی باڵا بوو لە هەموو سەرێکەوە. لە بەغا بووم معاوەنی وەزیری عام بووم، ئەو وەختە ناسیاویم لەگەڵ خوارەخۆش و مامۆستا ڕەفیق حلمیە پەیا کردبوو. لە حەقیقەتا ئەیزانی من چەند ئەوم خۆشەوێ، ئەویش منی خۆشەویست، چونکە زۆر ڕێزم لێگرت و زۆر خۆشمەویست. مامۆستا ڕەفیق حلمی لەگەڵ عەبدولفەتاح ئیبراهیمە، عەبدولفەتاح ئیبراهیم کە پیاوێکی سیاسی ناترا و یەساریش بوو، هاتن بۆ لام بۆ دائیرە، هاتن مامۆستا ڕەفیق حلمی تەکلیفی لە من کرد ئەوان خەریکن حزبی جمهوری دابنن، پێک بێنن حزبی جمهوری لەگەڵ عەبدولفەتاح ئیبراهیم و چەند کەسێکی ترە. حتا داوای لە من کرد کە منیش بچمە ئەو حیزبەوە. من مامۆستا ڕەفیق حلمیم زۆر خۆشەویست، وتم تۆ ئەمرەکەی، بەڵام من بە حەیاتم خۆم ڕەبت نەکردووە بە هیچ حیزبێکەوە و حەد ناکەم، یعنی تا ئێستاش گەیشتومەتە عومرە حەد ناکەم داخلی هیچ حیزبێ ببم. زۆر بە ئەتیادی و بە پیاوانەوتی وەڵڵاهی زۆر سوپاس دەکەم و ئارزووی خۆتەوە، بەڵام ئێمە تۆ برازای منی و من مامی تۆم و پەیوەندیمان هەر دەوامەکە، بڕوا بکە. من دەسم ماچ کرد، معنیەوەنە زۆرم خۆشەویست. دوایی من لە سووریا بووم پەیوەندی لەگەڵ قەدریبەگی ژەمن پاشا و بەمدوح سەلیم و ئەو شخصێتە کووردە کۆنانەی بزوتنەوەی کوردایەتی، قەدری جانی شاعر کە هادە و داوەتێکی گەورەی بۆ کرد خەڵکی کۆکردەوە، دیارە پەیوەندی دائیمی هەبوو. نامەیەکیشی هەیە بە تورکی بۆ قەدریبەگی نووسیوە، یعنی پەیوەندی نەبڕە، بەڵام کۆمەڵێک خەڵکی چەپ خەریکی
حزبێکی کەبوون بە ناوی حزبی جمهوریەوە کە ئەوە بکەوێتە نێوان حزبەکانی تر و ئەوە نزیکی عەبدولکریم قاسمی ژوێ بەڵام تۆزێک لایەنی چەپ بێ خەڵق بوو کە لە ناو حزبی شوێیان نەبوون وەک عەبدولفەتاح ئیبراهیم بوو، عەزیز شەریف بوو، جەواهیری بوو، مامۆستا هەمزە بوو کە وەختە پارتیان نەما بوو، ئەمانە دەستەی دامەزرێنەر بوون. ڕەفیق حلمیش لەگەڵ ئەوانە دەستەی دامەزرێنەر بوو، بەڵام عەبدولکریم قاسمی ئیجازەی بەوانیش نا. دواشتی دەستەی دامەزرێنەری حزبی جمهوریە. لەبەر ئەوە تا دوایی ژیانی و کە کتوپڕیژ مرد و کەوت چ لە نووسین، چ لە کاری سیاسی، چ لە کاری نیشتیمانی ڕاستەقینە نەکەوت. لەسەر شخصیەتی ئەو من شتێکم و تۆ نووسیوە، هەندێک کەس جۆری کەی ڕەنگە لێک بنەوە، ئەڵێم پیاوێک بوو لەگەڵ بەرەو ژوورە لودبەرس، بەڵام لەگەڵ بەرەو خوارە زۆر بە تەواضع و ساکار و سان. ڕەفیق حلمی کەسایەتێکی نیشتیمان پەروەر و زمانزان بووە، هەر ئەمەش یەکێک بە لە هۆکارەکانی دەستنیشانکردنی وەک ڕاوێژکاری مەلیک مەحموود لەگەڵ ئەوەی زمانێکی کوردی پوختی زانیوە خوێندنی بە عەرەبی و تورکی تەواو کردووە، پاشان چۆتە ئەستەنبوڵ و کۆلیژی لەوێ تەواو کردووە و بە زمانی فەڕەنسی ژوانی خوێندووە و پاشان گەڕاوەتەوە کوردستان. لە کاتی گەڕانەوەیدا بۆ کوردستان وەک مامۆستای زمانی ئینگلیزی و فەڕەنسی کاری کردووە و پاشان بە زمانەکانی کوردی و فارسی و تورکی وتاری بۆ بانگی کوردستان نووسیوە. مامۆستای گەورەی کورد زۆر پۆستی گرنگی وەرگرتووە لە ژیانیدا. لە دوای ڕووخاندنی حکوومەتی خواریی کوردستان دەبێتەوە بە مامۆستای ماتماتیک و پاشان وەک مدیری مەعاریف کە بەڕێوەبەری پەروەردەی ئێستا دەکات دەست بەکار دەبێت لە شارەکانی بەسڕە و ئەمارە و پاشان لە سلەیمانی، تا لە ساڵانی چلەکاندا حیزبی هیوا دادەمەزرێنێت و درێژە بەکاری سیاسی خۆی دەدات. ئەم مامۆستا پایە بەرزە ڕۆژی 4 ئابی ساڵی 1960 کۆچی دوایی کردووە.